خۆشحاڵە زانم کە جارێکی تر شادمەوە بە ئێوەی خۆشەویست دەستخۆشیتان لێکەین کە بەردەوام بوون لەسەرم خۆپیشاندانە دژی دەسەڵاتی کوردی کە دژی ڕۆژنامەنووسان بووە کە ڕۆژنامەنووسانی زیندانی کردووە کوشتوونی و تەسلیمکردنەوەی ناوچە دابڕێنکراوەکان کە پێشتر چەندین شەهیدی لەسەر دراوە چەندین کەس خوێنی خۆی داناوە لەسەر خاکی کوردستان وەکو ناوچە دابڕێنراوەکان وەکو کەرکووک و ناوچەکانی تریش کە لە خواروی کوردستان بووە نزیکی بڵێن جنوب بەڵام کەمتر لە 16 ئۆکتۆبەردا لە ساڵی 2007 هێزە ئەمریکانی عێراق و حەشدی شەعبی بە هاوکاری چەند وڵاتێکی ناوچەکە هێرشیان کردە سەر جەم ناوچەکانی کوردستان ئیدارەی هەرێم و لە ماوەی کەمتر لە 48 کاتژمێردا تەواوی ئەو ناوچانەیان خستە ژێر کۆنتڕۆڵی خۆیانەوە کە پێشتر هێزی پێشمەرگە لە دەستی داعش بەدەستی هێنابوونەوە بەڵام لە کەمتر لە 48 کاتژمێر هەمیان تەسلیم کردەوە بە هێزە عێراقیەکان وەکو حەشدی شەعبی هەچەنێک کە خەڵکی ناڕەزایی دەربڕی بەڵام هیچ ئیسفادەیەکی نەبوو ئەوش کە حکومەتی کوردی ئەو ناوچانەی تەسلیم کردەوە کە ئێمە دژی ئەو دەسەڵاتین کە خەڵکێکی زۆر ئاوارە بوون بە تایبەت کوردەکانی ژێر دەسەڵاتی کوردی دەستان خۆش بێ خۆم بە خۆشحاڵە زانم کە ئامادە بوون و دەست چاوتان خۆش بێت.